لە بەریتانیا ڕۆژانی یەکشەممە لە زۆربەی شارەکاندا هەفتە بازار دادەنرێت. خۆشەویستان سڵاوتان لەبێت، هیوادارم هەمیشە باش بن. هاتوومەتە ساندەی مارکێت کە نرخی کاڵا و شتومەکەکان بۆ نیوەی نرخ دائەبەزێت و هەندێک لە کاڵاکە نرخێکی ڕەمزی لەسەر دادەنرێت کە ناکاتە 1 پاوان. تۆ بەتایبەتی چی دەکڕی؟ وەڵاهی من زیاتر بۆ دوکان گڵۆ پشتم دەکڕی، ئەو گڵۆپە باریکەکان هەیە ئەو شتانەم دەکڕی، هەرچیم بوێ بۆ ماڵەوە، تاقمی لێ تاقم بۆ شەکردان هەمووی تەختەیە قەدیمە زۆر. رادیۆم کڕیوە، رادیۆ قیسارە گەورەکان هەیە زۆر زۆر یانی شتی تایبەت دەکڕی؟ بەڵێ هەموویەوە لە ماڵەوەی دام ناوارێ، وەڵاهی زۆر جوانویە. لەم بازاڕانەدا کە لە بەیانیەکی زۆر دەست پێ دەکات تانی وەڕۆ بەردەوام دەبێت، هەموو جۆرە کەلوپەل و کاڵایەک دادەنرێت و وەکو کورد دەڵێت سەری کوێرەماری تیادا دەست دەکەوێت. فرۆشیارەکان لە هەموو ئەو نوتەوانن کە لەم وڵاتەدا ئەژین، هەرچۆن کڕیارەکانیش لە هەموو تەمەنێکدا ڕوو لەم بازاڕە دەکەن. 2 or 3 spots. سێدانی لێ بدەین. Push it together tight. Take all the air away from it. There's a radiation. Ready? Wait. Oh, Okay, do it. very soft. ڕا ڕاستەکە. لە هەفتە بازاڕەکە هەندێک لە خەڵکی بۆ نانی بەیانی و کۆبوونەوەی هاوڕێیان ڕووی تێدەکەن و دەیانەوێت ژەمێکی نانی بەیانی لەگەڵ هاوڕێکانیاندا بخۆن. زۆر بەسیم بوو، هاتم بۆ ئێرە بەدوای خوانێکی هەڵاڵام گەڕێم، شرابوو تۆکتە پاسۆ چۆم ئەمە پەتاتەیە و چیزە و تۆزە سوزی پسۆزشی پیۆ زۆر خۆشە، زەرەر ناکەم بێن میخۆن. هەفتە بازاڕەکە دەرفەتێکە بۆ خەڵکی تا بتوانن پێداویستەکانیان بە نیوەی نرخ لەم بازاڕە دابین بکەن. ئای 5 پاوەنەڵێ ناتۆم 5 پاوەنەکەیە دەمێ. Thank you very much. Thank you. Thank you. You're very welcome. Yeah, thank you. Is it here? I'll get you some time. Yeah, okay, thank you very much. See you later. خۆشەویستان شتش بەکڕی ڕێگە بێ بڕۆی تۆ لای سیارەکەش لەو سەرە تراوە ناکرێت و ئاوا بڕۆی ئەبێ ڕێک بڕێت تۆ لای سیارەکە ئیتری سێن بەرەو سیارەکە ڕۆ.